سەر بارودۆخی کەرکووک هەمووتان دەزانن ئێمە لە هەوڵی ئەوە داینا کە فشارەکانمان زیاد کردووە هەم لەگەر سەرۆک کۆمار هەم لەگەر لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران باسی بارودۆخی کەرکووک بە تایبەتی دەرەوەی کەرکووک و ناوچانەی داقووق و هەندێک ناوچەی دیکە هەیە کە جموزۆری چەکدارانی داعش و حرەکەی چەکدارانی داعش هەم لەگەر هێزی هاوپەیمانان دانیشتنمان کردووە هەم لەگەر ئێمە لە مەکتەبی سیاسی خۆمان باسی ئەم بابەتانەمان کردووە بەڵام بە خۆتان ئاگادارن کە ئێستا حکوومەتی عێراقی لە کۆتایی عمریتی بە دڵنیاییەوە ئەمڕۆ کەس خۆی ناکاتە خاوەنی ئەم بابەتانە چاوەڕێی ئەوەیە کە حکوومەتی داهاتوویان حکوومەتی عێراقی کە دروست بێت یەکێک لە دانیشتنەکانی مەرجی ئەساسی ئێمە ئەوەیە دۆخی ئاساییکردنەوەی کەرکووکە ئەویش بە وجودی هێزی پێشمەگە هێزی هاوبەش هێزی هاوپەیمانان کە بەڕاستی ئەمە یەکێک لە داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە مەرجەکانی نەخشە ڕێگایەکەش ئێمە وەکو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتەمان بەهان هەرگرتووە لەگەر لایەنەکانی دیکەی کوردستان کە مەرجی دانوستانمان ئەوەیە کە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووکە بەڵام دەبنەیە کەرکووک کەرکووچیەکان نەکەینەوە ئێمە دانمان بە خۆمان داگرتووە لە پێناو پاراستنی میلەتەکەمان لە پێناو کەرکووک و کەرکووچیەکان هەموو ڕێگایەک دەگرینە بەر بەڵام ئێمە لەم دۆخی ئێستا نامانەیە ببینە ئەوەی کە گوایە کوردیان لایەنی کوردی ببێتە ئەوەی مەشاکیلیان کێشە دروست بکرێ بۆیە چاوەڕێی ئەوەینە چه حکوومەتی عێراقی کە لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەزیران هەواڵ فریارڕەوانزی بە وازحی ئەم بابەتانەی باز کردووە و باز لەوە کراوە کە ئەم دۆخەی کە بە تایبەتی لە ئەترافی کەرکووکیان لە دەوروبەری کەرکووکیان داخوک ئەو ناوچانە بۆی بتوانین وەزعی کەرکووک لە ڕووی ئەمنیەوە چکە بەلای ئێمەوە ژیان و پاراستنی کەرکووک و کەرکووچیەکان بەلامانەوە گرنگ